لەبارەی پەیوەندیەکان هەرێمی کوردستان و بەغدا بەکوێ گەیشتووە ئێستا گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین هەوڵ دەدەین زانیاریمان دەستکەوێت لەسەر چارەنووسی موچەی مانگی 6 گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز خاتوسرۆ محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا و ڕاستەخۆ لەگەڵمانە. خاتوسرۆ سڵاوت لەبێم کاتت باش، سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ زانیاری تازە چی هەیە لە لای تۆ لەسەر موچە؟ خەڵک دەیەوێت بزانێ موچەی مانگی 6 ینی چارەنووسی چی لێ بەسەر هاتووە، بۆ دەڵێن بەغداڵێ ناینێرم و هەرێمی شەڵێ منیش هیچ نانێرم. ئایا لێک تێگەیشتنەکەیان ڕێکەوتنەکەیان هەڵوەشاوەتەوە کۆتایی پێهات؟ بڵێ زۆر سوپاس. دیارە ئێمە هەمیشە کە دینە سەر چارەسەرکردنی کێشەی موچە بەداخەوە ئێمە ڕۆژانە لەسەر کێشەی موچە قسە ئەەکەین لە ڕاگەیاندنەکانەوە لە کۆبوونەوەکانەوە بە بەردەوامی وای لێ هاتووە ژیانمان هەر بوو بە کێشەی موچە. بۆیە دەبینین ڕێکەوتنەکان ڕێکەوتنێکی کاتیە، ڕێکەوتنەکان ڕێکەوتنێکی گشتگیر نییە بۆی کێشەکانی پێ چارەسەر بکرێت. ئەو ڕێکەوتنەی کە کۆتاجار لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا کرا هەروەکو ئاگادارن پێکاتووە مودەکەی دیاری کراوە تاوەکو کۆتایی ئەم ساڵ لە بەرەوەی هەڵبژاردن لە عێراقا کرێت و بە هەمان شێوە حکوومەتێکی تازە و پەرلەمانێکی تازە تەشکیل ئەبێتەوە پێکەهێنرێتەوە تاوەکو خولی ئەم خولەی ئێستەی پەرلەمان و حکوومەت ئەو ڕێکەوتنە کراوە. ڕێکەوتنەکەش لەسەر ئەساسی ژمارەیەک بەرمیلی نەوت لەگەڵ 120,000 داهاتی ناوخۆ ئەم ڕێکەوتنە کراوە بۆی کە هەرێمی کوردستان ڕادستی حکوومەتی فیدراڵی بکە، بە هەمان شێوەش حکوومەتی فیدراڵی لە بەرامبەردا موچە بنێری بۆ هەرێمی کوردستان. دیارە ئێمە زۆر دڵخۆش بووین بۆ ڕێکەوتنەکە کرا، هەروەکو ئاگدارن پاش مفاوزاتێکی زۆر هاتن و ڕۆشتن و هەروە سەردانی سەرۆک باڤڵ بۆ کردنەوەی ئەو گرێکوێرەی کەوا چەندین مانگ لە نێوان هەردوو لابوو گەشتە ئەو ڕێکەوتنەی کەوا بەو ئالیەتەی کەوا دیاری کراوە لە نێوان هەردوولا موچە بنرێت. بەڵام لە ئێستادا ئێمە گەیشتوینێتە ئەو ئاراستەیی کەوا هەمیشە مماتەڵە ئەکرێ لە چارەسەرکردنی کێشەی موچە. بە هەمان شێوە هەرێمی کوردستان ئامادە نییە بەبێ گرنتی ئەو 120 ملیارێک کە ئێستا کۆی کردوێتەوە لە داهاتی هەولێر و سلێمانی دوهۆک بیداتە حکوومەتی عێراقی. حکوومەتی عێراقیش چەندین لیژنەی دروست کردە و چەندین ئەتوانین بڵین بڕیاری زۆر قورسی داوە کە ئینێرێ بۆ هەرێمی کوردستان و بێگومان دروستکردنی لیژنە خۆی بۆ خۆی قسەیەکی پێشینانەیە ئەڵێ ئەگەر کێشە درایە دەست لیژنەوە بە تەمای مەبە لە بەرەوە چارەسەر ناکرێت. دروستکردنی لیژنە کوشتنی کاتە، بڵێ دروستکردنی لیژنە هاتوو ڕۆیشتنی لیژنە ئەمە خۆی بۆ خۆی کوشتنی کاتە. کوشتنی کاتیش لە بەرژەوەندی موچە خۆرانی هەرێمی کوردستانە نییە لە بەرەوەی ئێمە ئەزانین لە مانگی 5ەوە ئەو بۆ مانگی 8 ڕۆین ئێمە یەک موچە دراوە. ئەم موچە هێشتەنها فەرمانبەران توانیوانە قەرزەکانی پێ بدەنەوە. خاتە سروە ینی لێک تێگەیشتنەکە دروستکردنیم لیژنانی تیان نەبوو، ینی ڕێک نەکەوتن لەسەرەوەی کە لیژنە پێک بێ یان هەرێمی کوردستان چاوەڕێوەی ناکرد کە لیژنەکان ئاوا بە زووی دەست بەکار بن و بێنە نێو وردەکاریەکانەوە. ینی بە پێ ڕێکەوتنەکە بە پێی لێک تێگەیشتنەکە ڕێکەوتنە لێک تێگەیشتنە هەر شتێکە ئەم لیژنانی تیان نەبوو. بڵێ بەپی ڕێکەوتنەکە هاتنی چەند لیژنەیەک بوو بۆی ئەو داهاتی کە هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان هەیەی ڕادستی بکە کە 230,000 بەرمیلە لەگەڵ 50,000 بەرمیل بۆ ناخۆی هەرێمی کوردستان و بێگومانەوە ئاگدارن لەوەی کەوا لە ئەنجامی ئەو هێرشە درۆنانەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان زەرێکی زۆر بەرکێڵگە نەوتیەکان کراوە. ئێمە داوامان کرد وەکو نیاز پاکێک لەلایەن هەرێمی کوردستانەوە ڕێگە بدرێت وەفدێکی بەغداد وەفدێکی تەکنیکی لە وەزارەتی نەوتی عێراق سەردانی ئەو کێڵگەنەوتیەکانە ئەو نەوتیانە بکات و بۆەوەی زەرروزیانەکانی بخەمڵێڕێت. ئایا ئەتوانن ئەوەی کە ڕێکەوتونە لەسەری کەمتر بنێرن یا خۆ زۆرتر بنێن، بەڵام بەداخەوە ئێمە بینیمان ڕاستە خۆ لە دوای ئەو ڕێکەوتنە کرا وڵاتی تورکیا سەرجەم گرێبەستەکانی یەکلایەنە لەلای خۆیەوە هەڵوەشاندەوە. بۆیە عێراق لەم کاتەوە ئەبێ بگەڕێ بە دوای ڕێگەچارەیەکی ترا بۆی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکات. ئەوەش دوو ڕێگەی لەبەردەستە. ڕێگەیەک ئەوەیە
کەوا لە داهات لە ناوخۆ ئەو نەوتەی هەرێمی کوردستان بەکار بهێنرێت ڕێگەی دووەمیشەوەیە لە ڕێگەی بۆ ڕێنەوتەکانی عێراقەوە نەوتی هەرێمی کوردستان بنێرێتە دەرەوە ئەمەش خۆی بۆ خۆی ئەوەی کە ناردنە دەرەوە زۆری پێ ئەچێ پێویستی بە کاتی زۆرە ئەمە یەکێکە لە کێشەکانی تر بەڵام لە هەموو حاڵەتێک ئەوەی تورکیا خۆ بۆ ئێستا نییە ئەوەی تورکیا بۆ 2026 لە ئێستەوە دەڵێ لە 2026 ینی ساڵێکی دیکە ئێمە ئەو ڕێکەوتنە هەڵدەوەشێنینەوە ینی بابە نابین پێوەی بۆ ڕەنگە و کاتە ڕێکەوتنێکی دیکە بکەن لەگەڵ عێراقدا یا خۆت نوێی نەکەنەوە قسەکە لەسەر ئەوەیە هەرێمی کوردستان بە پێو لێک تێگەیشتنەی کە هەبوو بۆ یەکەم مانگ 800,000 بەرمیل نەوت بنێرێ مانگی دووەم بە پێو لیژنانەی کە دێن بزانن هەرێم دەتوانێت چەنە نەوت بەرەم بێنێ ئێستام لیژنانە دەڵێن چەندێک دەڵێن 100,000 دەڵێن 120,000 بەرمیل خۆ هەرێمی کوردستان هەر بەرمیلێکشی نەناردووە هەر وەکو دەڵێ ئەنی بەغدا چیەوێ سەداوای چەندەکە ئەم لیژانە تاوەکو ئێستاکە خەمڵاندنیان نەکردووە بزانم هەرێمی کوردستان ئەبێ چەندێک بنێرێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەبێ هەرێمی کوردستان وەکو نیاز پاکێک دەست بک بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانی تر لە بەرمیلێکەوە دەست پێکات لە دەوە لە 20ەوە لە 100 بەرمیلەوە ئەوەی کە لە توانایەتی با دەستی پێ بکات بۆ ئەوەی هەرێم بۆی عراقیش هەنگاوێک بێتە پێشەوە ئەمە لایەنی یەکەم ئەو داهاتی کە هەرێمی کوردستان هەیەی من دڵنیام بەشی سەدا دەی موچە خۆرانی هەرێمی کوردستانیش ناکات لەبەرەوەی هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی ملیارێکە بۆی موچەی مانگێکی بڕوا ئێمە 120 ملیارمان لە بەردەسایە کەواتە هەرێمی کوردستان ناتوانێت بەو پارەکەمە موچەی مانگێکی موچە خۆرانی هەرێمی کوردستاندا پێویستە لە ئێستادا بۆ کو نیاز پاکیەک ئەو داهاتە ڕادستی عراق بکات بۆی هیچ نەبێت موچەی مانگی شەشی موچە خۆرانی هەرێمی کوردستان بێت لەلایەکی تریشەوە عێراق مانگانە لە سەرەتای مانگەوە تاوەکو 26 مانگ داهاتی نانەوتی لەگەڵ داهاتی نەوتی کۆ ئەکاتەوە موچەی مانگێکی عراقی پێئەدات لە ئێستادا لە بەرەوەی موچەی مانگی حوتی عراق تەواو بووە بەرەو موچەی مانگی هەشتی عراق فرسەتە لەم بڵێ ئەوە ئێستا دەستیان پێ کردووە بۆیە لەم کاتە هەرێمی کوردستان ئەتوانێت کاتی ئەوەیە کەوا داهاتی ناوخۆ ڕادەست بکات بۆی هیچ نەبێ موچەی مانگی شەش بێ بۆ هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیەکی گشتی تاوەکو ئێستا کۆبوونەوەکان بەردەوامە مفاوزاتەکان بەردەوامە تاوەکو ئێستا ڕێکەوتنەکە ئەتوانی بڵێ نەگەیشتونەتە بنبەست لە گفتوگۆ و لە ڕێکەوتنە تاوەکو ئێستاکە ئێمە ئومێدمان بەوە هەیە ئەم ڕێکەوتنە لە نێوان هەردوو لا جێبەجێ بکرێت موچە بێت بۆیە ئێمە ئەتوانی بڵێن تاوەکو ئێستا گفتوگۆکان نەکەوتوتە بنبەست تاوەکو ئێمە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ ئومێد زانیاری لێ لەسەرەوەی هەرێمی کوردستان خەڵک داوا دەڵێن هەرێمی کوردستان و توێتی من نەوت نانێرم بەغداد مەجبورە بۆ خۆی پارەمان بۆ بنێرێ ئێمە بیدەین بە موچە ئاشتی وا هەیە یعنی هەرێم بەڕسمی و توێتی ئێمە نەوت نانێرین یا ئەردەوەی دەڵێ زیانمان پێ نەخێر تاوەکو بڵێ نەخێر تاوەکو ئێستاکە نەهرێمی کوردستان پاشگەز بۆتەوە لەو ڕێکەوتنەی کەوا لە نێوان هەردوولایە بە شێوەیەکی فەرمی نە بەغداش پاشگەز بۆتەوە لەو ڕێکەوتنەی کەوا کردوێتی لەگەڵ هەرێمی کوردستانە بە شێوەیەکی من باسی شێوەی فەرمی یەکەم باسی قسەی ناو خەڵکو و باسی قسەی کۆمەڵی لایەن ناکەم بەڵکو من باسی قسەی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەکەم تاوەکو ئێستاکە نە هەرێمی کوردستان نە بەغداد لەسەر ئاستی حکوومەت ئەوەیان بڵاو نەکردوەوە بڵێن ئێمە پاشگەز بووینەتەوە لەو ڕێکەوتنێکەوە لە نێوان هەردوولایە بەڵکو عێراق لە کۆت هاتو سروە وەکو کورد دەڵێ قسە کەوتە زار دەکەوێتە شار پێچێم قسە کەوتی بێتە لە زاری حکوومەت هێرێم کەوتی بێتە خوارەوە وا کەوتۆتە نێو خەڵکەوە ینی بەکردەوەکانە وا دەڕەکەوێ هێشتا داهاتی ناوخۆینە ناردۆ 120 ملیارەکە و هێشتا وەکوتمان بەرمی لێ نەوتیشی نەناردووە بەڵێ ئەنی بەداخەوە ئەم ڕێکەوتنە ئەبێ جێبەجێ بکرێت ئەم ڕێکەوتنە ئەگەر بێت و جێبەجێ نەکرێت موچە نایە بۆ هەرێمی کوردستان بەڵام من ئەوەی کە ئاگدارم کۆبوونەوەکان تاوەکو ئێستا بەردەوامە مفاوزاتەکان بەردەوامە من دڵنیام حکوومەتی هەرێمی کوردستان دێتە ژێر باری ئەو ڕێکەوتنەی کە کردوێتی بە هەمان شێوە حکوومەتی عێراقیش لەبەرەوەی لە ئێستادا ئێمە لە بەغداین تاوەکو ئێستا هیچ دەنگۆیەکی ئەوە نییەکەوە حکوومەتی عێراقی ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکات هەم لە ئاسەر ئاستی حکوومەت هەم لەسەر ئاستی وەزارەتی دارایی ئێمە ئاگدارین پابندی خۆیان دەربڕیوە بۆ ڕێکەوتنەی کە کراوە و لە لایەکی تریشەوە ئێمە نابێ ئەو بشارینەوە لە خەڵکی هەرێمی کوردستان
هەمیشە کێشە سیاسیەکان کاریگەری هەبووە لەسەر بڕیارەکانی حکوومەتی عێراقی. ئێمە ئەزانین ئێستاکە ناوچەکە خۆی لە فەوزایەکی سیاسیایە لە فەوزایەکی شەڕایە. ئێمە ئەبینی شەڕەکان دەوری عێراقی کردووە. بێگومان ئەم شەڕ و ئەم بارودۆخۆ ماڵۆزی کە لە ناوچەکەیە کاریگەری ئەبێ لەسەر بڕیارەکانی عێراق و بە هەمان شێوەش کاریگەری ئەبێ لەسەر بڕیارەکانی هەرێمی کوردستان. بۆیە من پێشنیاری ئەوە ئەکەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی سەردانی بەغداد بکە، خۆی کێشەکانی وەکو سەرۆکی حکوومەت چارەسەر بکات لەگەڵ بەغدادا، چ کێشەی نەوتە چی کێشەی داهاتی نانەوتیە. بۆیە ئێمە لە ئێستادا بەداخەوە ئێمە لە ساڵی 2021ەوە تاواکو ئێستا هەموو کێشەکانمان بەستووە بە موچەوە لە کاتێکا ئێمە دەیان هەزاران کێشارمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە. بڵێ هیچ ناڕوونیەک هەیە لەو لێک تێگەیشتن و لەو جۆرە لە ڕێککەوتنی لەوان هەرێمی کوردستان و بەغدایە ڕوویدا کە سەرۆکیەکێتی چۆیە بەغدا لەوێ، یعنی خۆ قسە لەگەڵ سەرۆکی حکوومەت کرابوو، قسە لەگەڵ کاک مەسعود کرابوو، قسە لەگەڵ یعنی فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و وەکو دەزانین خۆی لە پارتی دموکراتی کوردستانیشە ئەویش لە ڕێککەوتنەکانە بوو. یعنی هیچ ناڕوونیەک هەیە تا سەر پێویستکە سەرۆکی حکوومەت خۆی بچێتە بەغدا. ئەو ڕێککەوتنە لەسەری ڕێککەوتون و لێک تێگەیشتنە شتێکە لەسەری ڕێککەوتون ئێستا بۆ پابەندی نابن. یعنی پێ وایە کات بەڕێیەکان یانەوێ ئەڵێن هەڵبژاردن 2 مانگ 3 مانگی ماوە با بزانین دوای سوودانی کەیترە بێ بە سەرۆکی حکوومەت. ینی خەڵک وا دەڵێ هەستەکەین لە هەردوو لاوە کات بەڕێیەکەن کاتە کوژن دەیانەوێ هەرچۆنێک بێ بە پینۆپەڕۆ موچەی 2 مانگ جارێ موچەیەک بدەنە تا هەڵبژاردنە بێ و ئایا ئەمە ڕاستە ئەو قسەی خەڵک؟ بەڵێ بێگومان ئەگە سەردانی سەرۆک باوڵ نەبووە بۆ بەغداد موچەی مانگی 5 نەهاو لەبەرەوە لە ژێر پەستانێکی زۆری سەرۆکی پاڤڵ کە هاتە بەغداد پەستانێکی زۆر و فشارێکی زۆری لەسەر کردە شیعەکان لە محەممەد شیع سوودانی لە سەرۆکی دادگای ئیتیحادی کرد بەوەی کەوا ئەو ڕێکەوتنە جێبەجێ دیارە لە ئەنجامی ئەو ڕێکەوتنەی نێوان بەغداد و هەرێمی کوردستان موچەی مانگی 5 هات کردنەوەی ئەو گرێکوێریکەوە لە نێوان هەردوو لابوو سەرۆک باوڵ تاالبانی کردیەوە. بەڵام لە هەموو حاڵەتێکە کە من ئەڵێم هاتنی سەرۆکی حکوومەت بۆ بەغداد ئەوەیە سەرۆکی حکوومەت ئەبێ بێ لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراقە دابنیشێ بڵێ کاکە ئێمە خلافمان لەسەر 1 و 2 هەیە، ئێوە خلافتان لەسەر 1 و 2 هەیە، بۆی بکەونە ڕێکەوتن بەم پینۆپەڕۆیە حکوومەت ناچێتە ڕێوە، بەم پینۆپەڕۆیە ژیانی فەرمانبەر بەرەو چاکی ناڕوات. بۆیە پێویستە بە پینۆپەڕۆ پێویستیمان پینیە، پێویستیمان بەوەیە کەوا ڕێکەوتنێکی کۆنکریتی ڕێکەوتنێکی ستراتیژی ڕێکەوتنێکی درێژمەودا لە نێوان هەردوو لا بکرێت، کێشەی سیاسی کێشەی تەکنیکی لە کێشەی نەوت جیا بکرێتەوە، لە کێشەی موچەی فەرمانبەران جیا بکرێتەوە، موچەی فەرمانبەران نەبنە قوربانی کێشەکانی تر. من دڵنیاتانیشەکەمەوە بەشێکی زۆری ئەو پەستانانەی کە حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستانی شەکا ئەوەیەکەوە موچە خۆران لە ئەو پەڕی خراپیان بەشێکی زۆری ئەو ڕێکنەکەوتنانەشی کەوا حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدایکە هەمیشە ئەوەیە کە ئەوێ بەرەو هەڵبژاردنێکی تر بڕوات، بەڵام ژیانی فەرمانبەر ئەوە هەڵناگرێت کە ئێمە بیکەینە قوربانی کێشە سیاسیەکان و کێشە تەکنیکیەکان و لایەنەکانی تر. لەم حاڵەتەیە فەرمانبەر و موچەخۆر و موچەخوراون ئەمە موچەخۆردن نییە، ینی موچەخوراوان هەرێمی کوردستان کراون بە بارمتە ینی بە پێی ئەمە بێ. ئەتوانین بڵێن ڕێکەوتنەکان بەرەو باشیە ڕوات بێگومان موچە ئەتوانین بڵێن گفتوگۆی سەرەکیە لە نێوان هەردوولا. ئەو ڕێکەوتنەش کە کراوە پێویستە جێبەجێ بکرێت، پێویستە ئێمە فشار بکەین هەم لەسەر حکوومەتی عێراقیم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنەکەی نێوانیان جێبەجێ بکەن. ئەوەشمان لەبیر نەچێکەوە کاریگەرە سیاسیەکانی ئەتوانی بڵێن کێشە سیاسیەکانی دەوروبەریش کاریگەری بێ لەسەر هەرێم و لەسەر بەغداش. بەڵام بە هەموو حاڵەتێک من ئەڵێم بەدیلی ڕێکەوتن هەر ڕێکەوتنە لەگەڵ عێراقا ئێمە جگە لە گەڕانەوە بۆ عێراق و گفتوگۆ لەگەڵ عێراقا هیچ بەدیلێکی تر و هیچ چارەسەرێکی ترمانە. هەرێمی کوردستانیشە بێپەنا ببا بۆ دەستورەی کەوا لە ساڵی 2005 هەرێمی کوردستان دەنگی پێداوە ئەبێ ئێمە بەپێی دەستور کار بکەین لەسەر کێشە سیاسیەکان. دەوترێ ناڕوونیەک هەیە لەوەی بەغدا داوایەکە بەغدا داوای نیوەی داهاتی هەرێمی کوردستانەکە، هەرێمی کوردستانیش دەڵێ
داهاتە فیدراالەکان نەک داهاتی ناوخۆش نەگەوەی کێمە لە پێچکە و پەناش پێیەکەین ئەوە کۆڵێ بە چنگە کڕێ هەرێمی کوردستان پێیەکە و کوێکاتۆ بەغدا بێن نیوەی بەرێ ئەڵێ ئەوە لە داهاتە فیدراالەکان نیوەیتانە دەینێ دەڵێن بەغدا و توێتیە مەشتیوامان نەوتۆ تومانە چەندێک داهاتان هەیە نیوەیمانەوێ دەڵێن ئێستا ناڕوونیەکە لەسەر ئەم خاڵەیە و لەسەر نەوتیشە. بڵێ سەبارەت بە داهاتی نانەوتی واتە داهاتی ناوخۆ ئێمە یاسای دارایی ساڵی 2009مانێ بەپێی یاسای دارایی ساڵی 2009 ئەو داهاتانی کە پێویستە هەرێمی کوردستان ڕادستی حکوومەتی عێراقی بکە زەریبەیە لەگەڵ گومرکە واتە 150 زەریبە لەگەڵ گومرک ئەبێدا تەسلیمی حکوومەتی عێراقی بکات بەڵکو عێراقیش ناتوانێت لە دەرەوەی ئەو یاسایە گفتوگۆ و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بک بەڵکو پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بەو یاسایە کە لە ساڵی 2009 لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەنگی لەسەر دراوە ئێستا حکوومەتی عێراق پابندە بۆ یاسایەوە جگە لەو یاسایە هیچ یاسایەکی تر نییە کە پەیوەندی بە کۆکردنەوەی داهاتی ناوخۆ هەبێت ئەو یاسایش بە هیچ شێوەیەک لە پەرلەمانی عێراق هەموار نەکراوەتەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە بۆیە بەپێی ئەو یاسایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت داهاتەکانی خۆی تەسلیمی دادگای فیدراڵی بکە. من یەک خاڵێکی تر باسەکەم سەبارەت بە داهاتی ناوخۆ لە پارێزگاکانی تری عێراقا لە ئێستادا پارێزگاکانی تری عێراق 150 ئەو داهاتی کە تسلیمی عێراقی تسلیمی خەزێنەی گشتی عێراقی ئەکە 150 بۆ خۆیان نامێنێتەوە لەو 150 ئەتوانی بڵێن دەیان و هەزاران پرۆژەی خزمەتگوزاریان لە پارێزگاکانی خۆیان کردووە دەیان و هەزاران فەرمانبەری دەرچووی بەشەکانی خۆیان کە دانەمەزراون بە شێوەی گرێبەستی ساڵانە و مانگانە لە فەرمانگەکانی خۆیان کردویانە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دوای ڕێکەوتنمان و ڕادستکردنی 150 ئەو داهاتە فیدراڵیانی کە باسم کرد بە حکوومەتی عێراقی ئەتوانین سوود ببینی لەو 150 کە ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان بە پێشکەشکردنی پرۆژە و خزمەتگوزاری بە هاوڵاتیان تەعینکردنی یاخۆ دامەزراندنی ئەوانی کە دەرچوون لە زانکۆکانی هەرێمی کوردستانە بە شێوەی گرێبەستی ماگانە بێ ساڵانە بێ بۆی چارەسەری کێشەکانیان بکەن تەنانەت ئێمە لەو داهاتە لە ئێستادا ئەتوانین بەشێکی زۆری ئەو گرێبەستانەی کەوا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرمانگەکانن بەشێکی زۆری ئەو مامۆستایانی کەوانە بێژ بوون ئێستا کراونەتە گرێبەست ئەتوانین ئێمە بە شێوەیەکی ڕسمی تەسبیتیان بکەین لە داهاتی ناوخۆ پاش ڕێکەوتنمان لەگەڵ عێراقا بۆیە ئەو داهاتە ناوخۆی کە ئێمە باسێکەین تەنەها زەریبە و تەنەها گومرکە گرێتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2021 هاتووە سەررجەم داهاتە ناوخۆیەکانی کردوتە فیدراڵی بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ عێراق بەبێ ئەوەی لیژنەیەکی تایبەتمەندی بێت سەردانی دائیرەکانی عێراق بکات سەردانی محافەزاتی عێراق بکات بزانم ئامان داهاتەکانیان چۆن تەسلیمی عێراقەکەن بۆیە ئێستاکە ئەتوانێت پەنا ببا بۆ یاسای دارایی ساڵی 2009 و لەسەرەوە ئەساسە داهاتی ناوخۆی خۆی لەگەڵ عێراقا جێبەجێ بکات. سەبارەت بە داهاتی نەوت بەپێی ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەردوولا کراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ نەوتەکەی ڕادستی عێراق بکات و داهاتەکەشی بە هەمان شێوە ڕاداستی ببورن نەوتەکەی ڕاداستی کۆمپانیای سۆمۆ بکات و داهاتەکەشی ڕادستی وەزارەتی دارایی عێراق بکات وەزارەتی دارایی عێراق بەشێکی گەڕێنەوە بە عێراق بۆ هەرێمی کوردستان و ئەو بەشەکەی تریشی بۆ موچۆ بەکارهێنێت. دو پرسیارم ینی بەکوی ئەوەی کە گفتو گۆمان کرد بەکۆی ئەوەی کە تۆ لە بەغدایت زانیاری وەردەگرێت ینی خۆ بەدۆدا چوونی بۆ دەکەی موچەی مانگی 6 کەی دێت؟ موچەی مانگی 6 من گەشتبینم بەوەی هەرێم و بەغداد ڕێک بکەون سەبارەت بە داهات گەشتبینم بۆی داهاتەکە تەسلیمی عێراق بکەن لەگەڵ ڕادستکردنی داهات موچەی مانگی 6 دێت ئێمە ئومێ دەکەین ڕێکەوتنەکە بەرەو چارەسەری کۆتایی بڕوات بۆ ئەوەی موچەی مانگەکانی 7 و 8 مانگەکانی تری هەرێمی کوردستانیش ڕادستی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت بۆیە من ئومێدم هەیە و گەشتبینم بەوەی کەوا موچەی مانگی 6 بنێردرێت بۆ هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆیە هەر بەپێی دەستوریش حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانن ئەوەندەی در موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕابگرن.
خاتوسرۆ محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان